ئەو کاتتان باش هاوڕێیان هەر لەم ڕۆژانە براکەی ڕێخەری کۆچکردووی پێشووی گۆڕان نەوشیروان مستەفا ڕوونکردنەوەیەکی لە بەختیار مستەفا دیارە ئەو بەشێک لە سەرنجەکانی ئەوە ئێمە نازانین من دڵنیام لە ڕازگۆیی ئەو برایەی لە بەشێکی بە تایبەتی کە دەبێ بڵین ئەوەی من زانیبم ئەو برایی نەبووە گردی زەرگەتەش زیاتر داگیر دەکراوە دەفرۆشە یەکێک لەو هۆکارانەی کە خودی ڕێخ ئەوەی مەزانیمە دیارە مەرج نییە دەکری ئەو شتانە هەموو لێ کۆڵنەوە بکرێت بەس لە خەڵکانێکم جێرە بوو کە لە نزیکەوە ئەگەدار ڕەوشەکە بوونە کاتێک براکەی هەسپی ئەو برایی هەسپێ دەکە کە نماوچە لەگەڵ کۆمەڵێک بزنسی سلێمانی نیازی فرۆشتنیان نەچکدایان زانی باوچیان دەمرێت ساڵێک زیاتر بوو ئیتر بۆیە گوتبووی ڕێخەری کۆچکردووی پێشوو براکەم وەسەتی کردیە لای ئێمە کە لە گردی زەرگەتە بنێژێ لە کاتێکەوە بە ویجدان ئەوەی ئەمە زانێتم دووبارەی دەکەمەوە نەوشیروان مستەفا وەسیەتەی نەکردیە لە گردی زەرگەتە بنێژێ ئەوە شتانە بپرسن ئەوە یەک بەڵام ئەو پاساوانەی ئەو هێناویەتی لە بۆ ملک و ماڵ و ئەوانە ئەگەر هەمووشی ڕاست بێت بەس کۆمەڵێک پرسیار خۆی قیت دەکاتەوە کە نەوشیروان مستەفا ئەو هەموو ملک و ماڵەی لەکێ بوو لە کاتێکدا بنەماڵەی ئەوان بنەماڵەیەکی بە باگراون ملیۆنێر نەبوونە موچەکەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو موچەیە نەبووە بتوانێت ئەو هەموو شتە بکڕێ و ببێت بە خاوەنی نەکرد گردەکە کە پێی دراوە ببور هاوڕێیان براکەی باز لەوە ینی ئەو پاساوانەی بەشەشی من باسەکەم قسەم لەسەر نەخۆشیەکەی نییە کە پارەی پێدرا قسەمانە ساوە نییە بەس قسە لەسەر شتێکە نەوشیروان مستەفا چ لەسەر کردایەتی کۆمەڵە وەکو کەسێکی سوسیالیست خواز و عەدالەت خواز خۆی نمایش کرد چ لە وەختی گۆڕان کە کەس بەقەدەر ئەو دژایەتی ملک و ما داگیرکردنی نەگوتووە دروشمی نەگوتووە یعنی ئەو لە جەلالی شتێپەڕان جەلال تاالبانی شتێپەڕان بەڵام لە ئاخیر مەتافدا لە هەموو خراپتر نەتیجەکە دەرچێت من لێرە قسەم لەسەوە نییە دووبارەی دەکەمەوە کۆی 2017 بە هەزاران کەس پڕیاندا ئێمە کاتێک گوتمان ئەوە لەسەر نەوشیروان مستەفا گەلێک گران ڕادەوەستێت بڕەدەیان بینم وە ئەوانەی کە ڕەشیان دەکرد ئەوانەی کە بەرپەرچی ئێمەیانداوە ئێستا بە خۆیان گەیشتنە قەنەعەت خەڵکەشی زۆر شتێک هەیە کە خەتی یعنی یەک زائید یەک دەکات و ملک و ماڵ داگیرکردن هیچ پاساوەک ناخوا ئەو ئەلفوبەی سیاسەتە بە تایبەتی بۆ خەڵکانێک کە بانگەشەی دژایەتی ملک داگیرکردن دەکەن لە هەمووان خەتەرترە ئێستا ئەمە دەمێکە دەزانین ماڵی مەلا مستەفا ملک و ماڵەشی زۆری خەڵکیان داگیر کرد داهاتی حزبیان پێ بە ملکی بنەماڵە بووە و مەلا مستەفا 50 ملیۆن دۆلاری هەفتاکانی برد و کەس نازان چی لێ کرد ئەوە لە کێ بەنێچوانی مەلا مستەفاوە هێز نییە تازە پاسایی بۆ بهێنێتەوە جەلال تاالبانی بە هەمان شێوەی کرد بۆ زانیاریتان شەید قاسملۆ کەوتوتە ناو هەمان ئەو هەڵە گەورەیە مێژوویەوە هەموو دەتوانن پرسن خودی شەید قاسملۆش ملک و ماڵی دیموکرات بە ناوی خۆی بوو بۆ بە ناوی کچ کوڕەکەی خێزانەکەی کرد بوو دوای ئەو بەم چێشمەیەشی زۆر دەڵێن وەرگیرایتەوە بەس ملک و ماڵی حزب ملک و ماڵی مەلا مستەفا نییە جەلال تاالبانی نییە قاسملۆ نییە نەوشیروان مستەفا نییە هەر چاریان وێنێژی زۆر خراپیان پیشاندا کە حزب و ملک و ماڵەکان ملکی شەخسی خۆیانە بۆیە دوای مردنیان هەمووی یەکێتی ڕەنگی تا ئێستاکە دەتوانی بڵێ قسەک ئەهوانترە هەرچەندە کەس نازانین داهاتی یەکێتی چەندە بەڵام ئەنی مەسەڵەن بە ناوی ئیدارەی گشتی پێ دەڵێن بەڵام ئێستاش خەرجی مەسروفاتی هەموو یەکێتی دەست جەلال تاالبانی بە دەلیل نەوشیروان مستەفا 10 ملیۆن دۆلاری لێوەگرتیە لە گاز جێگری بووە ینی بە چ حەقێک تاالبانی بستەک لەو زیاتر بووە تاالبانی دایتی بەس تاالبانی خۆ تو ملکی بابت نییە ئەو پارەی هەیە 10 ملیۆن دۆلارت دایتە دوو نەوشیروان مستەفا
لە وەڵامدانەوەیەکی لە بۆ تاالبانی ئەڵێ تا لە ناو یەکێتی دەرچمە نەزانیتم سیاسەتی دەرەوەی چەندە نەمالی چەندە تۆ وەرە بزانە حزب نەوشیروان مستەفا نەیزانێ ملک و ماڵی ببورن یەکێتی چەندە نەیزانی هەتا هەتە دەرێ چ ئابڕوو چوونەکە لە زەلال تاالبانی و دووش زەلاری ژۆ پارەی لە چێ و یعنی سرف دەکات خۆ ملکی باوکی نەبووە بە کەیف خۆی سرف دەکە یان ئێستا مەسعودە مەسرورە نێچیرە کۆسرەتە ئەمرە زەیدە ئەو پارە سرف دەکەن نەچیان بوو ملک و ماڵی خەڵکە ئەوە لە هەموو ئەوڕۆ لە ئەوروپا هیچ مەسئولەکی گچکە و گۆرە بوو نییە 1000 کڕۆن سەرفکە 1000 کڕۆن غیر قانونی لەو بجەی کە لە بەردەستیدایە سەرفکە کاکەوانە هەموو خەڵکیان بەو شتانە کەڕی و فرۆشت کەڕی بەهەرحاڵ بینە سەر ئەوەی نەوشیروان مستەفا و ڕوونکردنەوەی براکەی من لە بەشێکی باز دەکەم ئەو پاساوی هێنا زیاتر سۆزەوە چۆن لایەنگرانی گۆڕان تا ئێستاکە بەشێک لایەنگرانی گۆڕانیان ئەوانەی کە ئەوڕێی نەوشیروان مستەفان هەندێک پاساو دێنەوە ناچێتە ناوخانەی مێژوو زوو درەنگ یعنی نەوەیەک پەیدا دەبێت هەرچی قوچیەتە هەرچی هاوسۆزیە لای دەڕاست پرسیاری جوابی دەوێت جواب یعنی ئێستا ئەمەش پرسیار دەکەن وەکو هەموو ئەوەکانی تر هیچ ئیانە نییە پرسیارەکە زۆر سادەیە گردی زەرگەتە و بابێنە گردی زەرگەتە مڵکی گشتیە بە چاقت بەناوی کوڕەکانی نەوشیروان دەکری بەناوی بابم بۆ بەس بابت لە چی بوو نماچیە لە چیان بوو مڵکی خەڵکە داگیر کرایە جەلال تاالبانی دایتێ 3 ساڵ بەر لەوە یۆکو لە ڕوونکردنەوەکەی 29 2017 دەڵێن وڵا 3 ساڵ بەر لەوەی کۆ ئەوە دروست بێ بەناوی باوکمام ئێ باشە بەس باوکت لە چێ بوو بارەقەنی چاوانی کڕی ملک و ماڵی باپیری بوو بابی بوو نەخێت ئی خەڵکە 122 تۆش وەکو هەموو ئەوانی تر داگیرتان کردیە ئەو مڵکی خەڵکە زوو درنگ دەبی بگەڕێنەوە بگەڕن ئەگەر ئێستا دەیکەن دزیە داگیرکردنە ئەو پاساوانە ناغوە جەلال تاالبانی دایتی و پێشترێ بەناوی بۆ شەڕێ یەک فلزی سوستا لە مێژوو ناخواوە شتەکە زۆر زەقایانی ئەوە نییە بۆیە هەموو ئەو پاساوانەی دەهێنرێتەوە ناستە ناوخانەی مێژووی لاپەڕی مێژووی و ئەو پاساوانە هەموو مەفعولی مدەتەکە دەخوا فێڵ لە خۆتان دەکەن درۆ لەگە خۆتان دەکەن گچکە و گەورە و هەموو ئەوانەی پاساویان هێناوەتەوە بڕاوکە هەڕێ ئەمە وەختی کە ئەو ڕوونکردنەوە درا 2017 زۆر کەس پریدا ئێمە ئێستا لە بۆی وتەلەکەی شەرمەزار ئێستا دەستی بە هاتوو هاواری کە دەکە بەس ئەو کات دیفاعی کرد وریا بن دیفاع لە شتی قۆڕ مەکەن خراپ مەکەن دزی مەکەن مەسئولی گەندەڵ مەکەن دوای ئەوە بەدەر لەوە کاچی من یعنی نەوشیروان مستەفا هەر لە ناو خەبات و سیاسی ئەوانە بووە باشە لە چێ بوو سۆپەرمارکێتێکی میترۆ چیمەنتۆی گاسن کە هەردووچی شریکاتی ئەگە 500 هەبی لە چێ بوو لە چێ ینی بە بەڕاشکاوی بڵێن ناڵێن یەک قەمسەڵەی هەبووە ێ باش خۆ کاسبیشی نەکردیە موچەکەشی بەشی ئۆن لە چێ بوو دەبێ ئەوە وەڵام بدرێتەوە وەڵام بەوە ناکرێتن ئەو پاساوە کرک و گیانەی لۆ دروست دەکەنیان عەتفتان لە بۆی هیان نەوشیروان مستەفا لە قۆناغەکان هەڵوێستی لە هەندێک ڕوودا و باش بووە کەسێکی کاریزما بووە لە بۆ حزبەکەی ڕقەمێکی سیاسی بۆ پۆزتیڤ بووە لە هەندێک بوار بەس ئەوەی لەسەر ڕژ نابتەوە پرسیار جوابی دەوێت جواب بەوە نابێت تۆ نائبگە بەو پاساوە بێ ماڵی مەلا مستەفا وانەش هەمان ئەو پاساوانیان هەیە ئەوە نێچیر دەرێ ئەو خانیە گەورە و گورانەی کە یەک لە سەسەی هەولێریش ناو شاری هەولێری داژی کردێ ملچە حزبە بەس درۆی دەکا سەری ڕەش دەرێ ملچە حزبە ڕەنگبی ملچ بەس هەمومان دەزانێ قسە پرسیاری مقنعی دەوێ وەڵامدانەوەیەک دەوێ خەڵک بگێ قەنەعەت لۆ ئێستا و نەوەکانی داهاتوو بۆیە سۆپەرمارکێتی میترۆ کارگەی گاسن چیمەنتۆی گاسنە کە لەگەر فاروقی مەلا مستەفا شریکە و کەناڵی کە ئێنکەڕ ئەوەی کردیە و خانوویی لەندەنی ئێستا باشەوە دامان خانەکەی ناجی عەلی حەق خۆی کابرا لە چیاوە قوربانی گەورەیدا پێشکەشی بکرێ خانی لەندەن و دەڵێن خانوویت کەشیان کردێ و دەڵێن مڵچ کەشیانی کاکە لە چێتان بوو
نێمانچیان گۆ لە چێتان ئەو داماننا هەردووکتان زانکۆی هەر ڕاقی عالەمیتان لە بەریتانیا و لە ئەمریکای خەڵی کاریکاریکردنەوە گرزگرتنەک لەوە کرد بەس ئەو هەموو ملک و ماڵە لە چێ بوو بە تایبەتی کە ئێوە و خودی نەوشیروان مستەفا لە هەموو کە زیاتر بانگەشەی لە بۆ دژایەتی مڵک داگیرکردن و بانگەوازی و شەفافیەتی مادی کرد ئێستا من بەنمونە بڵێم ئێستا من لەو خانووەدامە خانووەک دام لە ستۆکۆڵم بەناوی منە بەڵام ببوورم 3 ملیۆن کڕۆنی سویدی قەرزارم لە بانقی ها ئەو بەلیستە دێتە خوارێ لە زۆر کەس دەتوانم دەمەشا بکە ببوورم دەبێت تۆ ئاوا مقنەعبی بڵێ بابە ئەوە 1 2 3 4 ناخوا ئەو پاساوە کلک و جیانە لە مێژوو تێناپەڕی بۆیە قسەی کۆتایش هەر ئەوی خەڵک وەڵامی مقنعی دەوێت ئەوەی ئەو برای گوێدی یعنی زیاتر هەست سۆزە کۆنوا بووە ئەو وا بووە لە دەرەنجام نەتیجە ئێستا دوو شت هەیە گردی زەرگەتە نەوشیروان سڕ دەیزانی دەمرێ و سڕش دەیزانی کە ئەو ملکی خۆی نییە یعنی بە نەوشیروان کەسێکی زرینگ بووە یعنی زرنگ قەزم لە هوشیار بووە باش زانیتی ئەو بە چێ دەڕوا و لۆ چێ دەبی تەنانەت ئامادە نەبوو بەنای گۆڕان بکە هەر لە بدایەتەکەی و ئەوستەوە بەڕوونی بەدیارکەوت بدایەت ئامادە بۆ لەگە 4-5 کەسی هەموو هات ناسەخەت بەس دوای ئەو لەوەش پایدایتەوە وە خەڵک شعوق و بەدایە قسەی پێگوتر ناو خەڵک ئەگە دەڕێن ناوەکانیش باسەکەین بەس کە گوتی لە تەلەڤیزیۆن گوتی ئەمەش ئامادەن گردی زەرگەتە تەسلیم بکەینەوە ئەگە دە باشان و سەری ڕەش بکرد خۆی لێ تووڕە کردیە تۆ ملکی شەخسی خۆمە بەس لە چێت بوو کاچی من لە چێت بوو ئەو هەموو 120 دۆنم با کورتی لە مێژوو ئەوەی ئەنگۆ دەیکەن بە براکەی ئەو دوو کوڕەکەی هیچ ئەوە دوو کەسی وەکو پاڤێل و ئەوەن ئیتر با دزی گەورە نەبن کەمێک بچووکتر بن ئەو هەوادار لە مێژوو ناخۆ مێژوو وەڵای مێ دوو پرسیارەی دەبێتەوە خودی ڕێخەری کۆچکردو کە لە هەموو کە زیاتر بانگەشەی لەوە شەفافیەت و مڵک داگیرکردنی گشتی نەکرد بەخۆی وەچی هەموو ئەوانێکی کردیە ئیوی گرانتریش ڕادەوەسی لەبەر ئەوی ئیدعای زیاتر کرد و دووش ئەو هەموو ملک و ماڵێکی لە چێ لە شریک بوون لە گارکەی گاسن لە خانی لەندەن بۆ دەڵێن خانی تکەشی هەیە لە لەندەن یعنی ئەوانە پرسیاری دەوێت کە کاچی من ئێمە دەمێ شتێک بڵێم ئێستا ئێمە بانگەشەی دروشمێک دەکەین قسەیەک دەکەین لەسەرمان دەکەوێت کەسێکی وەکو نەوشیروان مستەفا ئەحمەد ئیسماعیل نەبووە کەسێک بووە ینی پێگەی سیاسی دروشمەکانی لەسەری ڕاوەستایە بە هەر حاڵ من هەر ئەوەندە دەڵێم هەموو ئەو پاساوانە ئێستاکە خەڵکی پارتی لەو ماڵی مەلا مستەفا یەکێتی لەو ماڵی جەلال لەو کۆسرات وە گۆڕانەکان لەو نەوشیروان دێنەوە لە مێژوو ناستە ناو مێژوو وەڵامی مقنعی دەوێت تەنیا بەوەش دەبێت ئەگەر وەستێت نەوشیروان مستەفا بە من گەرە و سەرنجە ناستە ناو مێژووە کەسێکی کە ملک و ماڵی خەڵکی داگیر نەکردێت دەستە ئاسی جا تاڵەبانی مەلا مستەفا و ئەوانە ئەمە بەزە و بە هات و هاواری ئێوە نابی تەنیایەک شت قوتاری دەکا وەسیەتێکی هەبێ بڵاو کاتەوە بڵێ ئەو ملک و ماڵانە ئی من نییە ئی مڵکی گشتیە لە ئەو وەسیەتی منە بدرێتەوە حکوومەت ئەگەنا نەوشیروان مستەفاش وەکو هەموو ئەوانە ناوی دەستە ناو ئەو لاپەڕەی کە ملک و ماڵی خەڵکیان داگیر کردیەوە ڕاست بۆ نەبووە لەگەر ئیدعاکەکانی لە بۆ ملک و ماڵ داگیرکردن و شەفافیەتیش کاتێک خۆش